هەر بۆ ئەم بابەتە کە بزانین هۆکارەکەی چییە و یاخود پێنەدانی دۆلار بە نرخی فەرمی بە بازرگانانی هەرێمی کوردستان بیانوێکی دیکەی عێراقا چۆن ئەم کێشەیە چارەسەرەکرێەوە بۆ کوێ گەڕێتەوە میوانداری بەڕێز ڕەسوول حاج عەلیمان کردو بەڕێزیان سەرۆکی لقی هەولێری یەکێتی هاوردە و ناردنکارانن بەڕێز ڕەسوڵم کاتت باش پێمان بڵێ ئەم کێشەیە لەکوێوە سەری هەڵداوە و ئێستا بە بیانووی چی دیکە بەردەوامی بەم کێشەیە دەرێ؟ بەڵێ زۆر سپاس. سەرەتا دەمەوێ ناوەکەی خۆم ڕاستکەمەوە ڕەسوول حاج عومەرە ڕەسوول حەلی. بەڵێ بە خۆشحاڵیەوە خۆی مەسایلی منەسەی بانقی کە لە ساڵی ڕابردووە دەتوانین بڵین دەست بەکار بووە، ئەو منەسەیە لە سەرەتادا بۆ هەموو کۆمپانیایەکان دەتواندرا کە ئەنجامی بدەن لە عێراقدا، بەڵام بۆ کۆمپانیایەکانی ناوخۆی هەرێمی کوردستان چەند گیر و گرفتێک دروست بوو. ئەوەش بوو بە هۆکاری ئەوەی کە نەتواندرێوەکو پێویست کۆمپانیایەکانی ناوخۆی هەرێمی کوردستان بتوانن سوود لە ئەو حواڵەکردە هەناردەکردنی پارەکانیان بۆ دەرەوەی وڵات ببینن. ئەوەش بە هۆکاری ئەوەی کە گوایە کۆمپانیایەکانی هەرێمی کوردستان دەبێت لە بەغدا سەجل بکرێت، تەسجیل بکرێت، پاراوگەیەکی تازەی بۆ بکرێتەوە. هەر چۆن کۆمپانیایەک لێرە لە هەرێمی کوردستان دامەزراوە بە هەمان شێواز ئەو کۆمپانیایە دەبواە بچووبە لە بەغدا هەمان ئەو کارایی ئەنجام دابایەوە کە ئەمەش تێچوویەکی زۆری هەبوو، کاتێکی زۆری هەبوو بۆ کۆمپانیاکان و خاوەنکار و بازرگانانی هەرێمی کوردستان. ئەمە هەر لە سەرەتای دەستپێکی ئەم حواڵاتەوە لە ڕێگای بانقەوە ئەم گیر و گرفتە بۆ کۆمپانیا ناوخۆیەکان دروست بوو. سەرڕای ئەم گیر و گرفتە کۆمپانیا بازرگانان و خاوەن کۆمپانیانی ئێمە توانیان ئەو کارانە ئەنجام دەن، ئەم هەموو گیر و گرفتەیان تێپەڕاند. لە دوای ئەوە چەند شتێکی گیر و گرفتی تر هاتە پێشەوە بە ناوی QR کۆد کە دەیانویست ئەم QR کۆدەشدا بمەزرێ. لە پاڵ ئەوەشدا ئەمەش هەر گیر و گرفتێک بوو بۆ کۆمپانیایەکانی هەرێمی کوردستان و کە بازرگانان زۆر بە سەختی دەتوانن کار و مامەڵەکانی خۆیان لە بەغدا ئەنجام بدەن بۆ دامەزراندنی. دوای ئەویان ئیسکۆت کۆدیان هێنا پاڵ ئەو مەسایلانەوە ئەمەشیان هین کردووە. لە ئێستادا ئەم 10 ڕۆژ 15 ڕۆژە گرفتێکی گەورەتر هاتووتە پێشەوە کە ناتواندرێ کۆمپانیا ناوخۆیەکانی هەرێمی کوردستان بە ئاسانی حواڵاتی خۆیان لە ڕێگای بانقەوە یاخود سوود لەو 132 ببینن بە شێوازی بەڕێز ڕەسوول هەر هەفتەی پێشوو بانکی ناوەندی خۆی ڕایگەیاند کە ئەم کێشەیان بۆ دروست ناکە کە لەگەڵ تۆماری کۆمپانیەکانی هەرێم ڕێکەوتون کە ئەو کۆمپانیانی کە تۆمار کراون لە هەرێمی کوردستانە وەکووە لە عێراقیش تۆمار کرابێت و بۆی هەیە کە ئەم دۆلارە وەربگرێت. ئێستا بۆچی ئەم قسەی گۆڕیوە بە بیانووی چی پاساوی چییە؟ بەڵێ خۆی پاساوی بانقی مرکزی عراقی بۆ مەسایلی دەرنەچوونی ئەو حواڵانە دەیگەڕێتەوە سەر ئەستۆی کەیتو بانکی کە ڕقابەی ئەمریکیە لەسەری ئەڵێ لەوێوە دەرناسێ گەڕانەوەی لەوێوە دەگێڕێتەوە. بەڵام ئێمە مەسەلەن دەتوانین بڵێن نزبەیەکی زۆری حواڵەکانمان ناڕوا خۆی ئەگەر کەیتو بیگەڕێتەوە ئەمە دەگەڕێتەوە بۆ سەر چەند کۆمپانیایە کە لە بڵێ ئەوراقی تەواو نەبێ یاخود کێشەیەکی هەبێ لە بەشی حواڵاتەکەیدا دەگەڕێتەوە. بەڵام ئەگەر بە شێوەیەکی گشتی بێ ئەوە نابێ فەرق لە بینی عێراق و هەرێمی کوردستاندا هەبێت کە حواڵاتێک ئەنجام نەدرێ لە جنوبیش و لە بەغداش و لە هەرێمی کوردستانیش دەبێ وەکو یەکوابێ. بەڵام بەپێی ئەو معلوماتانەی کە ئێمە هەمانە لە عێراق مەسەلەن دەتواندرێت لە بەغدا و ئەوانە هەندێک لە حواڵاتەکانیان بەباشی دەڕواتن، بەڵام لە هەرێمی کوردستان کۆمپانیامانە بووە 3000 حواڵاتی. باشە ئێستا سەدا چەندی کۆمپانیەکانی هەرێمی کوردستان ئەو ڕێگریان لێکرێ و ئەو کێشیان هەیە کە ناتوانن دۆلار حواڵە بکەن؟ خۆی ئێمە دەتوانین بڵێن هەتا ئێستاش بەپێی دامەزراوەی کۆمپانیەکانی ناوخۆی هەرێمی کوردستان دەتوانین بڵێن هەر بۆ خۆی لە سەرەتاوە 160
لە کۆمپانیاکانی هەرێمی کوردستان سوودمەند بوون لەو حواڵاتانی 132 کە سوودمەند بوون. ئەوانی تر دەتوانین بڵێن ناتوانیوە سوودمەندیش ببن لەبەرەوەی هەندێک لە کۆمپانیاکانی ناوخۆی هەرێمی کوردستان ناوەکانیان ئەجنەبی بووە، ئەو ناوانە ئەبێ بگۆڕ، ئەمەش کاتی ئەوێت تاوەکو ناوەکان گۆڕی جارێکی تر مستەجەری یەکەیتەوە لە عێراق و جارێکی تر تا ئەم QR نازان ئەسکۆت و ئەوانەی بۆ دەرەکەی ئەمە کاتێکی زۆری دەوێت. دەتوانین بڵێن 135 بۆ چلی هەر کۆمپانیاکانی هەرێمی کوردستان هەر ئەسڵ سوودمەند نەبوون لە مەسایلی عواڵاتی 132یەکە. لە سا 60ەکەشی سوودمەند بووە بە چەندین گیرروگرفتی جۆرا و جۆردا تێپەڕی کردو، چەندین مەساریفی زۆریشی ئەنجام داوە کە لە بەغداوە مەسەلەن معاملاتی دووبارەی ئەنجام داوەتەوە. باشە، چه هەوڵێک هەیە یاخود ئێوە چی ئەکەن بۆ بازرگانانەی کە ئەم کێشیان هەیە؟ هیچ گفتوگۆیەک هیچ ڕێکەوتنێک لە ئارایە هەیە؟ خۆی ئەم هەوڵانەی کە دەدرێ ئێمە وامان پێباش بووە هەر لە ڕابردوو باسمان لێوەی کردووە. ئێستاش ئەوە ئەڵێنەوە پێویستە وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستان هەڵسێ بە دامەزراندنی لیژنەیەکی پتەوی ناوخۆیی کە پێک هاتبێ لە ئەندامانی ژووری یەکێک لە ئەندامانی ژووری بازرگانی، یەکێک لە ئەندامانی یەکێتی هاوردە و ناردنکاران لە بەڕێوەبەرایەتی بازرگانی هەرێمی کوردستان هەتا بەشی گومرگیشی تیا بێت و لە بانکی مرکزی هەرێمی کوردستانیش یەکێک ئەندامێک هەبێت و ماگانە بتوانن هەموو ئەو گیر و گرفتانەی کە بۆ بازرگانانی هەرێمی کوردستان لە هەر بوارێکدا دروست دەبێت ئاوتوێ بکرێت و لە ڕێگای وەزارەتی بازرگانیەوە کۆنتاکت لەگەڵ وەزارەتی بازرگانی عراقی ئەنجام بدرێت و بتوانن ئەو گیر و گرفتانە لەو بینەدا جێبەجێ بکەن و نیان هێڵن لەوە. باشە، تا ئێستا بەڕێز ڕەسوول هیچ ڕێگەیەکی فەرمی نییە بۆ ڕێگریکردن لەم حاڵەتەوە بۆ گفتوگۆکردن لەگەڵ بەغدا و چارەسەرکردنی ئەم کێشەیە؟ هەوڵ هەبووە لە وەزارەتی بازرگانیەوە هەوڵێکی تەواو دراوە بۆ نهێشتنی ئەو گیر و گرفتانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و ناوەڕاست و جنوب حکوومەتی فیدرالیدا هەیە لەسەر ئاستی بازرگانی، بەڵام بە گیر و گرفتی جۆرا و جۆر کە یەکێک لە گیر و گرفتەکان عیلاجێکی بۆ دەکرێت، گرفتێکی کەی تازە سەر هەڵەداتەوە کە یعنی چۆن بڵێ بنبڕ ناکرێ، بنبەست ناکرێ. ئەمەش خۆی لە موچە نەناردنەکە کەمتر نییە ئەگەر لە واقعدا دەتەوێت ڕێگریکردنی جۆرا و جۆر لەسەر ئاستی بازرگانی دەگەڕێتەوە بۆ هۆکاری ئەوەی کە بیانەوێت چۆن دەڵێ سستیەکی ئاستی بازرگانی لە هەرێمی کوردستاندا دروست بکەن. ئەمەش هەوڵ و تەقەلایەکی زۆری دەوێت بۆ ئەو مەسایلەیە کە بتوانن ئەو گیر و گرفتانە نەمێنێ. بەڕای ئێمە ئەو گیر و گرفتانە لە 2 ساڵی ڕابردووەوە دەستی پێکردووە. دەتوانین بڵێن هەر چەند مانگێک شتێکی تازە دێتە کایەوە کە دەبێتە هۆکاری ڕێگریکردن لە بەڕێز ڕەسوول ئەو بازرگانانەی کە ئێسام کێشیان بۆ دروست بۆ کۆمپانیانەی کە ئێستا دەستیان ناگا بە دۆلاری فەرمی چیەکەن؟ ئەنی چۆن ئەتوانە و دۆلارە وەرگرن کێشە یاخ باڵین چارەسەر و ڕێگە چارە بۆ ئەوان چییە؟ بەڵێ خۆی گرفتی ڕئیسی لێرەدایە کە یەکێک نەتوانێت سوودمەند ببێ لەو 132 دەتوانین بڵێن کاڵاکانی بە 100 تا 110 بە گرانتر لە کۆمپانیاکانی تریان بازاڕی تر دەتوانێت بەدەستی بگا کە ئەمەش بۆ بە بازاڕکردنی سعر و نرخەکەی زیاترە بێ بۆی و ئەمەش کاریگەری دەبێت لەسەر ئاستی بازرگانی هەرێمی کوردستان چکاتی ناتوانانی تۆ بە شێوازێکی باش بتانی بە نرخێکی گونجاو کاڵاکانت بگەینیتە بازاڕەوە و ڕقابەی بازاڕی ناوەندی و جنوبی پێ بکەیت. بۆیە خۆی لە ئەوانەی کە ناتوانن ئەو حواڵانە سوودمەند ببن لە 132کەم ناچارن لە بازاڕی ڕەشەوە عواڵەکانی خۆیان ئەنجام بدەن بە هەر جۆرێک لە جۆرەکان. بۆمەش دەتوانین بڵێن کاڵاکانیان 100 گرانتر باشەکەواتە بەڕێز ڕەسوول ئەم کاڵایی کە تۆ باسیەکەی بە گرانتر دەستیەکەوێ
ئەو کاتە بازرگانانیش نرخەکەی لەسەر هاوڵاتی و لەسەر کڕیار زیادەکەن؟ خۆی لەو حاڵەتەدا دوو جۆر دەکەوێتەوە بەڵێ بێگومان ئەمە کاردانەوەی دەبێت لەسەر هاوڵاتیان لەبەر ئەوەی کاتێک کە ئەمان سەتا حەوت زیاترە بێ لەسەریان کە بە زەرەری بیخەنە بازاڕەوە یان ئەبێ کە بە سعری بە نرخی کۆمپانیاکانی تر بیخەنە بازاڕەوە کە سوودمەند بوون لە 132کە ئەوە تووشی بۆی هەیە تووشی زەرەر بن یاخود مایە باشی ببنەوە. ئەگەر بە نرخی ئەوەش بیخەنە بازاڕەوە کە بتوانن سوودمەند ببن بێگومانەوە تاسیراتی کاردانەوەی لەسەر هاوڵاتیان دەبێت و نرخەکانی بەرەو سەر دەچێت. بەڵێ بەڕێز ڕەسوول حاجی عومەر سەرۆکی لقی هەولێری یەکێتی هاوردە و ناردنکاران لە هەولێرەوە ڕاستەخۆ لەگەڵ مابووی سوپاس بۆ بەڕێستان.